تەواوی هەرێمی کوردستان ڕێژەی دەرچوون 36.86 36.86 بەنسبەت ئەوە بەشی زانستی. پۆلی نوێی بنەڕەتی ڕێژەی نەجاح یان دەرچوون 61%. بەنسبەت وێژەیی ڕێژەی دەرچوون 34%. بەنسبەت بەشی زانستی لە هەرێمی کوردستان محەممەد زانە محەممەد مەجید یەکەم لە سنووری پارێزگای سلێمانی بە ڕێژەی 100%. نسبەت بەشی وێژەیی یەکەم نمرە لە کوردستان بێخاڵ نوعمان کەریم لە سنووری پارێزگای دۆ. بەنسبەت خوێندنی پیشەیی لە گەرمیان یەکەمی بەشی کۆمپیوتەر من دەخوێنمەوە ئارا محەممەد عومەر ئەحمەد. بەنسبەت نوێمی بنەڕەتی لە ئاستی پارێزگاش هەیە بەڵام لە ئاستی کوردستان کە بەرزترین نمرەی هێناوە سەدا جەعفەر کەریم نەبی پارێزگای هەولێر. ئێستا دووەمی سەر هەرێمە داهێن وریە حەمەدەمین دووەمی سەر هەرێم بە ڕێژەی 9.71 لەسەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە. دووەمی دووبارە ژین و فەتاح سەعید سلێمانی. سێیەم ئارێز محسین عەبدوڕەحمان محەممەد 99.43 لە هەولێر. سێمی دووبارە کۆسار زیاد ڕەشاد قادر. سێمی دووبارە بە ڕێژەی 99.43 لە پارێزگای هەولێر. سێمی دووبارە لاس نێروان ئەژی عەبدوڵڵا بە ڕێژەی 99.43 لە هەولێر. دیسان سێمی دووبارە هێوی وەلی عومەر عەبدوڕەحمان بە ڕێژەی 99.43 لە هەولێر. بەیار قادر کەریم ساڵح سێمی دووبارە 99.43 لە سلێمانی. دیلان سەرمەند هیوە عارف سێمی دووبارە 99.43 لە سلێمانی.